ئەوەی دەیبینن پرۆژەیەکی گەشتیاری نییە بەڵکو شەقامی شەستی قەڵاتجێ و ئاوی باراناو تێیدا وەستاوە. پرۆژەی شەقامی 6 مەتری قەڵاتجێ لە 2013ەوە دەست بە جێبەجێکردنی کراوە بەڵام تا ئێستا تەواو نەبووە و با نیوەچڵی ماوەتەوە. کە وەکو یەکەم هەنگاوی حکوومەت یاریمی کوردستان بۆ ئەم دەڤەرە ئەو پرۆژانەش جێبەجێ بکەین کە ئەوانیش شەقامی 6 مەتری قەڵاتجێ و 4 مانگ تێدەپەڕێت بەسەر بەڵێنەکەی سەرۆکی حکوومەتی هەرێم کە لە کاتی سەردانی بۆ دەڤەری ڕاپەڕی بە هاوڵاتیانی پشدەریدا تیایدا جەختی لا تەواوکردنی پرۆژەی شەقامی 6 مەتری قەڵاتجێ کردەوە بەڵام تا ئێستا بەڵێنەکە ئاسەواری نییە و هیچ هەنگاوێکی کردداری بۆ تەواوکردنی پرۆژەکە نەنراوە. وڵای هۆکاری دواکەوتنی ئەو پرۆژە و جێبەجێ نەکردنی ئەوە دەگەڕێتەوە بۆ کەم تەرخەمی خۆیان کە هەڵنەساون بە ئەنجامدانی ئەو ئەرکێکە لە سەرشانیانە ئەگەر هاتبا و ینی داهاتی یەک هەفتەی گومرگی کێلێ ئەبۆ ڕێگایدانێن پێم وایە تەواو دەبێت هەر یەک سایدیشان کرد بە پێم وابێ ئەو ئەزمە دروست نەدەبوو. لە 2013ەوە ئەوە ڕاوەستاوە پرۆژێکە ئەگەر ڕاوەستاوە تا ئێستا هیچ شتێک نەکراوە بۆ دەڤەرەکەمان. هۆکارەکەی وەڵا دەبێ لە سەرۆکی حکوومەت بپرسین دەبێ کەم تەرخەمی حکوومەت کەم تەرخەمە لەو بڕیارانەیە گەردەیدا سەرۆکی حکوومەت گەر هات بۆ دەڤەرەکەمان بوعدی بە ئێمەدا هەمووی شەکانمان بۆ بکە بەڵام تا ئێستا هیچ شتێکی نەکرد. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر و بۆ چوونی لایەنی حکومی پەیام پەیوەندی کرد بە سەرۆکی شارەوانی قەڵاتجێ بەڵام ئامادە نەبوو لێدوان بدات لەسەر ئەو بابەتە. دوای 8 ساڵ لە دەستپێکردنی هێشتا پرۆژەی شەقامی 6 مەتری قەڵاتجێ تەواو نەکراوە و بە نیوەچڵی ماوەتەوە. هاوڵاتیانیش دەڵێن هەر بەرپرسێکی حکومی و حیزبی سەردانی دەڤەرەکە دەکات بەڵێنی تەواوکردنی پرۆژەکە دەدات بەڵام تا ئێستا هیچ کام لەو بەڵێنانە نەبراونەتە سەر. لە دەڤەری پشدەرەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.